ئاگربەست ڕاگەیەنرا و شەڕوەستا. ئەم بەرە بەیانە مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات لە ئێکس پەیامێکی بڵاو کردوتەوە و وردەکاری ئاگربەستەکە و ڕاوەساندنی شەڕی بڵاو کردوتەوە. وەکەوەی مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات بڵاوی کردوتەوە بە ئاگاداری لایەنی نێودەوڵەتی گەیشتوون بە لێختێگەشتنێک بۆ ڕاوەساندنی شەڕ و هەروەها کۆمەڵێک وردەکاری تر. بەپێی ئەوەی کە مەزلوم عەبدی بڵاوی کردوتەوە خاڵە سەرێخەکانی ڕێکەوتنەکە بەم شێوازن. یەکەمیان ئاگربەست و تا ڕاگررتنی دەست بەجێی ئەو شەڕێک کە هەیە و کۆتایی پێهێنانی و خاڵی دوێمیان تایبەتە بەخشانەوە و گواستنەوە واتە هەم کشانەوەی ئەو شەڕوانانەی کە لە هەردوو گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیان و هەم گواستنەوەی ئەو تەرمانەی کە لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا لە شەڕەکەدا ژیانیان بەخشیوە و گواستنەوەی شەڕوانانیش لە هەردوو گەڕەکەوە بۆ بەری ڕۆژهەڵاتی فوراد و بە تایبەت بۆ ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان. خاڵی سێمیشیان گەڕانەوەی ئاوارەکانە. وەک دەزانرێ لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا ژمارەیەکی زۆری دانیشتوانی هەردوو گەڕەشی ئەشرەفیە و شێخ مەقسوود بەهۆی شەڕەکەەوە ئاوارە بوون. بۆیە مەزلوم عەبدی جەختی لێ دەخاتەوە کە دەبێت ئاوارەکان بگەڕنەوە سەرماڕ و حاڵی خۆیان و زەمانەتی هەموو ئەوانەش کرابێت و بە چاودێری لایەنی نێودەوڵەتی بێت. وردەکاری ئەم بابەتە لە 1964 دۆتکەی ئاڵدیدا هەیە و دەتوانن زیاتری لەبارەوە بزانن.